بۆ یەکەم جار لەسەر ئاستی کوردستان و عێراق گەورەترین هۆڵی یاری جۆمناستی کرا و پامێری پامێژ راپۆرتێکی لەسەر هۆڵەکە ئامادە کردووە. بۆ یەکەمین جار لەسەر ئاستی کوردستان و عێراق گەورەترین هۆڵی یاری جۆمناستیک لە شاری سلەیمانی کرایەوە. هۆڵەکە لەسەر ڕووبەری 700 مەتر دروست کراوە و سەرجەم پێداویستیەکانیشی لەسەر ئاستی جیهان باوەڕ پێکراوە. جگە لە فێرکاریش پاڵەوانێتیە نێودەوڵەتیەکانی تێدا ئەنجام دەدرێت. سەرپەرشتیاری هۆڵەکە باز لە دروستکردن و پێداویستی هۆڵە تاقانەکەی شاری سلەیمانی دەکات و بۆ یەکەم جاریش لەسەر ئاستی کوردستان و عێراق پێشوەرگرتنی یاریزانان پشکنینی پزیشکیان بۆ ئەنجام دەدرێت. ئەمە هۆڵی ژمناستیکی سلەیمانیە، یەکەم هۆڵە لەسەر ئاستی کوردستان و عێراق کە لە کاتێکە هۆڵی هەم فێرکاریە هەم هۆڵی پاڵەوانەتیشە. ئەتوانرێت لێرە پاڵەوانەتی وڵاتە عەرەبیەکان پاڵەوانەتی عێراقی تیا بەجێبێنن لەبەرەوەی پێوانەی جیازەکان هەمان پێوانن کە لە نێودەوڵەتیا بەکارهێنرێ. مواصفاتی جیازەکان هەمان مواصفاتن کە بەکارهێنرێ. لە ڕووی کوالێتی جیازەوە هەمووی بە تەڵەبیات دروستکراوە کە بگونجێت لەگەڵ مناڵانی ئێمە مۆسم ڕوونەی ئەو جیازانە نەرمیان. ئێمە فێرخواز کاتێکەیەتە ئێرە لە تەمەنی 3 ساڵی وەرێگرین بۆیە ئیشمان کردووە لەگەڵ ڕەوزە و دانگەکانە کە مەسەن بناغەیەکی وەرشی کە یاری ژمناسیکە لێوە دەستکرێت بە یاری ژمناسیک نەک کۆمەڵە تەمارین کە بە شێوەی عەشوایی بکرێ بەڵکو ئەو مناڵە مادەم جوڵەی پێگرێت بە شێوەیەکی باش و جوڵەکانی پێ بگرێت تا فێری مەهارە بێ یا لەگەڵ یا بە شێوەیەکی تەندروست جوڵەکان لە لەشیا و ئەناسرە بەدەنەکان گەشە بسێنێ. بەڵکو ئێمە لێرە کاتێک پشکنینێکیان بۆکەین لە ڕووی جەستەییەوە پێوانە جەستەییەکان وەرگین بۆ نمونە قەوسی پشتە چاوی کزە فلاتفوتە زائیدەن بۆ نمونە پێوانەی دەستەکانێتی پاشان ئێمە پشکنینی تەندروستیان بۆکەین کە ئەمەش زیاتر لە یەختیباری ڤیتۆماکس خۆی بینێتەوە. ئەوش ڕێزەی وەرگرتنی ئۆکسیژنە بۆ لەش با زائیدەن نەبزی دڵیانە. ئایا ئەم مناڵە تا چەندێک دەتوانێت ئەگەر شدەی تەدریبەکەی وابێ بەردەوامێ لە تەدریبکردن. لە هۆڵەکەدا 6 ڕاهێنەر بە شێوەیەکی ئەکادیمی مەشق بە کوڕان و کچان دەڵێنەوە کە یاریزانانیش لە تەمەنی 3 ساڵیەوە تا 12 ساڵی پەیوەندیان پێوە دەکەن و یاریزانانیش باز لەوە دەکەن کە حەزیان بۆ یاریەکە وای کردووە یاری جمناستیک بکەن و ئاواتی خۆشیان ئاشکرا دەکەن. ئێمە سەرەتا کە لێرەین لە سەرەتاوە دەستمان پێکردو ئێستا تەنها سەرەتایەکە تەمرینەکان لە سەرەتاوە دەست پێەکەین واتە بە شێوەیەکی لە سەرەتاوە ئەحماکەین هەموو جوڵێک سەرەتا ئەحمێتیا بێت لە جوڵە ئاسانەکان و دەست پێەکەین چکە دەبێت ئەبێ لە ئاسانەوە بڕۆین بۆ قورس جوڵەکانیش بەعام ینی واکەین کە تەمرینی کشان جیابێت تەمرینی کوڕانیش جیابێت هەتا وەکو بن بە تاوایانی زانێکی کە تازە پێگەشتو ئەو کاتە هەموو دەڕێبەکەشیانە گۆڕێت هەم جوڵەکانیشان قورسترە بێت. تەبعاً بە شێوەیەکی ئەکادیمیە ئەوەی پێ ئێمە گەشتووە و هەرەوە ئاینەوە. بەڵێ زۆرم حەز لە وەرزشیە بۆیە هاتمە جومناستیک مەڵبژار و هەروەها سپاسی مامۆستاکان مەگەم کە توانیان فێری هەندێشتمان بکەن. حەزەکەم کە گەورە بووم بم بە یارزانێکی نێودەوڵەتی و لە جامی نێودەوڵەتی و جامە نێودەوڵەتیەکان بەشداری بکەم. هێرش عوسمان بۆ پێیان باز لە ئامانجی دامەزراندنی هۆڵەکەی دەکات کە دەتوانن لە ماوەی 3 ساڵدا یاریزان دروست بکەن تا دەگاتە ڕیزی هەڵبژاردەی عێراق. ئامانجی سەرەکیمان ئەوەیە بۆ نمونە سلەیمانیێکێکە لەو هۆڵانەی یەکێکە لەو شارانەی لەسەر ئاسی عێراق هەمیشە پێشەنگ بووە. ئەم هۆڵەش خۆشبەختانە یەکەم هۆڵە لەسەر ئاسی عێراق کە ئەکرێتەوە لە ڕووی کوتم هەم تعلیمی و ئاشمانەوێ سلەیمانی یەکێ بێ لەو شارانەی کە هەمیشە پێشەنگ بۆ لە یاری ژمناستیکا پێشەنگ بێ لەسەر ئاسی عێراق و وە لە داهاتووە ئینشەڵڵا فێرخوازەکانمان بچنە ئاستی یاریزانانی عێراق و دەرەوەی عێراق. بەهۆی نەبوونی هۆڵ و قەیرانی داراییەوە ماوەی چەندین ساڵە لە هەرێمی کوردستان هیچ پاڵەوانێتیەک ئەنجام نەدراوە بەڵام بەهۆی بوونی ئەم هۆڵەوە دەتوانرێت کێشەی نەبوونی پاڵەوانێتی پێگەیاندنی یاریزان کارەسەر بدێت. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلەیمانی.